بەڕێز ئەم کاتتان باش لە بەرنمەیەکی دیکەی ڕوانگەدا لەگەڵتانین لە ڕوانگەی ئەمجاردا میوانداری دەکەین لە بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح بەڕێوەبەری کوردیش میدیا و بەدەم بەرنامەوە دەمانەوێت کە زیاتر ئاگادار بین لە چالاکیەکانی ئەو ماڵپەڕە کە یەکێکە لە بڵین زۆر ماڵپەڕە زیندووەکانی کە سەبارەت بە بارودۆخی کوردستان کار دەکات. زۆر بەخێر بن. لە سەرەتاوە دیارە وابزانم بەشێکی زۆر لە بینەرانی ئەو بەرنمەیە ئاگاداری ئەو هەبوونی ماڵپەڕی کوردیش میدیا هەن، بەڵام پێم خۆش بوو کە ئەگە دەکرێت وەکو پێشخانێکی چالاکیەکانی کوردیش میدیا هەندێک باس بکەن. زۆر دامەزانی کوردیش میدیا ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1998 هەڵبەت بەردەوامبوونی چەند چالاکیێکی پێشتر بوو. هەمی خۆم و هەمینی هاوکارەکانم بە تایبەتی ئەو کەسێک کە لایانی هوەری ماڵپەڕەکەی گرتوۆتە بەر کار پێشڕە و نامۆ هەموو لایانی تەکنیشی سەر بەوە حەزەکەم لێرە نایی بهێنمەر بۆ ئەوەی کە خەڵکی ئاگاداروێت کە سەرباز دەهینە ناسراوە. هەڵبەت پێش کوردیش میدیا ئێمە ڕۆژنامەیەکمان نەبوو، مانگان نەبوو بە ناوی ژینی نوێ. ژینی نوێ ڕۆژنامەیە بوو کە لە پرینتەکرا. هەڵبەت دوای ئەوەی کە بۆمان دەرکەوت کە زۆر زەحمەتە بتوانانی ڕۆژنامەیەشی بەون و بڵاو بکەیتەوە بەسەر کوردی بڵاو بۆی دایاسپەرەی ئەوروپا و ئەمریکا و هەم گران بوو، خەرجی گران بوو، هەم بڵاوکردنەوە و بەڕێوەبردننی زەحمەت بوو. لە هەمان کاتا کە ئینترنێت هاتەکایەوە خۆشم وەکو بەشێک لە کارەکەم ئەو کات لە بریتیش تەلەکۆم کارمە کرد. کارەکەم کاری تەکنیکەکەم پەیوەندی بە ئینتەرنێتەوە هەبوو. ئیتر دەرفەتێکی باشم زانی کە ئینتەرنێت بتوانێت بێ بە وەکو بتوانێت بڵێ بێ بە دەستگایەک بۆ بڵاوکردنەوەی ئەو شتانی کە پەیوەندی بە کوردەوە هەیە. بەڕاستی کوردیش میدیا لە دایکبووی ئەو بارودۆخە بوو. یعنی لە هەلومەرجێکدا کە ئێوە باسیەوەتان کرد کە گۆوارێکتان دەکرد بنێ گۆواری ژینی بەو ئاکامە گەیشتن کە مەسئلەی ئەوانەی کە بڵێن چاولێکردن لە ئینترنێت و خوێندنەوەی ئینترنێت هاسانترە لەوەی کە گۆواری بخوێنێنی ئەوە بڵێن ئەنگێزە و مۆتیوی سەرەکە ڕاستە. هەڵبەت بەڕاستی ئەوە بوو. ینی ئەگەر سەری ئینتەرنێت بکەی بۆ کۆمەلگایەکی وەکو کۆمەلگای ڕەوەندی کورد لە تاراوگا ڕۆژنامەیەکی نووسرا و زۆر زەحمەتە بتوانرێ بڵاو بکرێتەوە، هەم لە لایانی مادیەوە کە بڵێن خەرجەکەیەتی، هەم لە لایانی ئەوە کە تۆ بێ بەڕێوەی بەری ئەدرسی هەموو کەسێکە هەبێت و بۆی بنێرێت و کۆستین بڵێن خەرجی پۆست گران و زەحمەتە. سەرباریەوە تۆتوانی ئەو پەڕیتوانی و مانگی جارێ بیکەیت یا مانگە دوو جار بیکەی هەفتەی جارێ. بەڵام سێرێکە کە ماڵپەڕێکی ئینتەرنێت ئەتوانێت بەردەوام ئەگەر سەیری کوردیش میدیا بکەیت سێرەکەی جاری وایە هەموو سەعات هەموو سەعات جارێ دوو سەعات جارێک بە پێی توانە و بە پێی هەواڵەکان و بە پێی ئەو پەیوەندیانەی بە ئێمە ئاگات بڵاویەکەینەوە. لەبەرەوە دەستگایەکی چالاکە، دەستگایەکی بڵین زیندووە بەردەوام ئەتوانێت دەنگ و باس و زانیاری بڵاو بکاتەوە. ئێوە لە پەیوەندی لەگەڵ سازکردنی ئەو ماڵپەڕەدا لە جێگایەک وتارێکی دوور و درێژتان نووسیوە سەبارەت بە دیاسپۆرای کوردی، سەبارەت بە بڵێن کورد لە تاراوگە. بەڕاستیش ئەو مەسلەی ئێوە چۆن ینی پێناسە دەکەنێنی تاراوگەی کوردی بە بەراوردکردن لەگەڵ گروپی دیکەی بیانی بە تایبەتی منتقەی ئەو شوێنانەی کە کوردی لێدەژی کوردستانەوە لە دەرەوە ینی لە دەرەوە بە تایبەتی لە ئەوروپاوەن چۆن ئێوە پەناسی دەکە مەسلەی دیاسپۆرای کوردی؟ هەڵبەت ینی کوردیش میدیا خۆی لە دایک بووی دایاسپۆرای کووردە. هەڵبەت دایاسپۆرای کورد ئەگەر لە چاو بڵێن ڕەوەندەکانی تیا دایاسپۆرەکانی تاگەر گەر هەندی و پاکستانی و عەرەبەوانەوەگری هێشتا نوێیە لە ئەوروپا و لە ئەمریکاشە لە پارچەکانی جیهانیشە زۆر نوێیە. ئەتوان بڵێم دایاسپۆرای کوردی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970کان توانین بڵێ 75 کە بڵین هەرسی باشوور هات، دوایەوە لە ساڵی 79 کە بڵین شۆڕشی ئێرانی تەرچێکی پێڵی کوردێکی زۆر ئاوارە بوون و هەڵبەت لە باکووریش ڕەنگە لەو دەور و بەرابێت. ئەنی تەمەنێکی زۆری نییە ئەگەر بەراوردیەوە بکەیت بە هەندێکان کە لە ئەوروپا سێرەکەیان لە بەریتانیا سیرەکەی ڕەنگە هەندێکیان 100 ساڵ زیاتر بێکە خۆیان بە تەواتی دامەزرانەوە. ئێمە هێشتا نوێین، یعنی دایاسپۆرەی کوردی ڕەوەندی کورد لە ئەوروپا و لەسەر تاسەری جیهان هێشتا نوێیە. لەبەرەوە ڕەنگە هێشتا نەیتوانی بێت بتوانێت هەم خۆی یەک بخات
لەگەڵ کۆمەڵگای خانە خوێە یان بڵین ئینتیگریت بکاتە لەگەڵ کۆمەلگای خانە خوێ هەم نەیتوانیوە ئەو کللتور و ئەو بڵین ئامێر و ئامرازانەی کە ئەتوانێت بەکاری بهێنێت پەنای پێبرێت و بتوانێت کەڵکی لێوەگرێت هێشتا بە خەناعەتی من دایاسپەرەی کورد هێشتا زۆری ماوە بۆی بتوانێت بچێتە ئاستی دایاسپەرەکانی ترەوە کە ڕەنگە هاوتای خۆی من جا تورک بێ جا ئێرانی بێ جا عەرەب بێ یان ینی هۆیەکانی بەوە دەبەستنەوە کە بە هەرحاڵ کوردستان وڵاتێکی یەکگرتوونیە یا دەوڵەتێکی کوردینە بەچی دەبەستنەوە کە ئەو جۆرەی کە دەبێت مەسەن کە مقایسە بکەیت لەگەڵ دیاسپۆرای دیکە جێگای خۆی نەکردوێتەوە بەچی دەبەستەوە ینی هۆی سەرەکەی چییە کە وایە هۆیەکی سەرەکیەوەیەکە ئێشتا ئێمە نوێین بوون بە معنای ئەوە کە تازە هاتوین تەمەنێکمان نییە کە تێگەیشت بووین لەوەی کە ئێمە ئەتوانین بۆ نمونەی کللتوری دیموکراتی ئەوروپا بەکاربهێنین یا کەڵکی لەوەرگرین بۆ کێشەی کورد لەوە ئێمە نوین ڕەنگە تورکەکان توانی بێتیان باشتە کەڵکی لەوەرگرین ئێستا ڕەنگە ئەرمەنیەکان خۆگەر ئەمریکا وەرگریت ڕەنگە کامپینی ئەرمەنیەکان لە ئەوروپا یان ئاسووریەکان لە ئەوروپا زۆر کاریگەرتر بێ لە کامپینی کوردی ئەوان هەڵبەت زۆر باشە بەڵام ئەوە ینی چۆنشی دەکرێتەوە سەبەبەکانی چی هۆیەکانی پارامترانی کەوا دەکەن ئاوا بێت چیە پارامتەری زۆر من ئێستا چەندانێکیان بۆ دیارەکەم یەکێ لەوانەوەیە کە دابەشبوونی کوردستان بەڕاستی کاریگەر بووە ڕەنگی داوەتەوە لە ڕەوەندی کووردە لە دەرەوە ئەگەر شارێکی وەکو لەندەن وەرگریت سیرەکەی کوردەکانی باکوور دەستگای خۆیانەیە کوردەکانی باشوور دەستگای خۆیانەیە دەبەن کوردەکانی باشووریش چەند پارچەیەکە نەتوانی بڵیت ناوچەی سلێمانی دەستگای خۆی هەیە ناوچەکانی تر دەستگای خۆیان هەیە یعنی خۆڕەنگە نەبوونی دەوڵەتێکی نێوەندی کوردی یا کوردستانی یارمەتی ئەوەی نابێت کە ڕەوەندی کورد لە دەرەوەی کوردستان یەک پارچە بن کە بتوانن کامپینێکی یەک پارچەیان نەبی یان بێکەوە کار بکەن هەڵبەت زمان یان دایلێکت کاریگەر بووە لەوە ئەتوانم بڵێم کوردەکانی باکوور زمانیان زۆرتر بە تورکی زمانی یەکەمیان تورکیە کە ڕەنگە کوردی باشوور یا کوردی ڕۆژهەڵات و ڕۆژاوا لەوە تێنەگەن ئەوەش جای کردوونەتەوە هەڵبەت زاراوەژێتە پێشەوە بۆ نمونە کوردی ڕۆژاوا وەرگری یا باشووری بچووک لەگەڵ کوردی باشوورە ڕەنگە بە سۆرانی و کرمانجی ڕەنگە زۆرتر لێ تێنەگەین بەڵام لە چەند ساڵی ڕابردووە من هیوام پیا کردووە کە بۆ منە کەسێکی وەکو من کە هاتوۆتە ئەوروپا 20 ساڵێ لەمەوە پێش کرمانجی ڕەنگم هیچ نەزانی بێ ئێستا کرمانجی تیەکەم و جۆ لە هەواڵەگرم و ئەوە وردە گەڵ کامل بوونە ڕەنگە بتوانین لەو سنوورانە پڕینەوە هەڵبەت کێشەی تریش هەبوو کە پەیوەندیە بە کێشەی سیاسیەوە سیاسی کوردەوە بوون و بناگەر باشوور وەرگریت لە ساڵی 1994ەوە کە شەڕی براکوژی ئازام چی ناوەنیت شەڕی براکوژی لە بینی پارتیۆشیا دەستی پێکرد ئەبینی کە کوردی تاراوگە بوو بە دوو کردەوە کوردی باشووریت ڕەوەندی باشووری تاراوگە بوو بە دوو کردەوە کە دابەش بوو لەسەر پارتیۆشی لێردا ینی مەسئلەیەکێک کە دەبێت هەندێک پێما بێ زیاتریان لێ ڕاستە ئەویش ئەوەیە ینی ڕاستە مەسەن ژمارەی کورد لە دەرەوە بە تەخمینی ئەوە دەگاتە چەند ملیۆنێک بە بۆ چوونی منەگە کوردی هەموو پارتیی کوردستان وەرگریت لە نزیکەی 3 بۆ 4 ملیۆن تقریبا باش دە حاڵەتێکی ئاوادا پێ دووە نییە کە لەبەر ئەوەی کە ئەو ژمارە خەڵکە ڕاستیدا پەیوەندی عاتیفی و حتا بەشێکی زۆریش ئیمکانی هاتوو چۆکردنیان هەیەوە نیە لەبەر ئەوەی کە بە وڵاتی ئۆریژینالی خۆیان بە کوردستانەوە هەر بەستراونەتەوە ئەوەیە کە ڕەوەندێک یا بڵێن دیاسپۆرایەک ئەو جووری کە دەبێت جێی خۆی ناکاتەوە چونکو مەسە ئەگەر مقایسە بکەی فەرزکە دەگەڵ گروپێکی وەکو ئەرمەنی یا وەکو ئاسووری دەبینی ئەوە بە هۆی سیاسی و بە هەر تراژیدیایکی کە بوو بێ بە تەواوی لەو شوێنێکە لێ بۆ هەڵقەندراوە ڕاست یعنی جگایەک نییە کە لەبارەی عاتیفی و ئەوە مەگەر داستان و ئەفسانە ئەواندا بگەڕسەری پێدوانی ئەوەش سەبەبێکە بۆ ئەوەی کە دیاسپۆرای کوردی بە تەواوی میتوانەوە جێ خۆی بکاتەوە ڕاستە ئەوە کاریگەریەکی گەورەی هەیە بەڵام ینی بۆچوونی من لەگەڵ تێپەڕبوونی کاتە وردە سیرەکەی کە ئەقلێتێکی داسپۆرە پیا بێت کە ڕەنگە ئەو پەیوەندیە بەهێزەی نەبێ بە وڵاتی خانەخوێەوە سەخۆی هەردبەرەوە بۆ دەستگای کوردیش میدیا وەگرە یا هەندێک لە ماڵپەڕەکانی تر سیرەکەی ئەوە قرێتەی کە لە کوردی میدیا پێشخرا و گفتوگۆکرێ و دیبەیتەکەی ڕەنگە ئەوە قرێتە نەبێت کە لە باشوورە هەیە بۆ نمونەیەکە لە باکوورە هەیە لەبەرەوە
ئەو ینی ئەو پێشنیارەی تۆ ڕاستە بەس ئەوەش فاکتەری کاتی تایە کەوەی کە لەوان کۆنترن بۆ نموناگەر عەرەبەکانی بڵین ئەمریکا وەرگریت کە زۆر دەمێکە لەوێن ڕەنگە پەیوەندیشی وایان نەما بێ بە وڵاتی خۆیانەوە لەبەرەوە جیا بوو ئەو پەیوەندی عاتفیان نەماوە بۆ نمونە ڕەنگە کچەکانی من یا مناڵی کچەکانی من ئەو پەیوەندی عاتفیان نەمێنێ بە کوردستانەوە کە منامە چونکە من هێشتا نەوەی یەکەمم هێشتا من نیوەم لەوێ و نیوەشم لێرەیە ئەگەر ئەو دەستەواژەیە بەکاربهێنیت بەڵام کچەکانی من ڕەنگە چارەکیشیان لەوێ بێ سێ چارەکیان لە بەریتانیا بێ کە دیارە ئەوەش بڕاستی ئەوەی کە وەرجەکانی دواتر نەسلەکانی دواتر چەندە ئەو پەیوەندی ڕادەگرن دەگەڵ پەیوەندیەکانی پێشخۆیان هێشتا بە چاوی نەبراوەتەوە ڕەنگە لە کەیسێکرا لە نمونەیەکرا بۆ نمونەیەکی دیکە جیاواز ڕاست باشە بە بۆ چوونی ئێوە ئەو دیاسپۆرای کوردی چ دەتوات چ تەئسیر و کاردانەوەیەکی دەبێ هەبێت لە ئاڵ و گۆڕانێکە لە وڵاترا دەبێ بکرێ لە خودی وڵات جاهر بەشی ڕاستە ئەلبەتە دەتوانێت زۆر کاریگەر بێت چوارچێوەیەک زیاتر ئەتوانی ئەگەر کورد وەرگی لە چوارچێوەی کێشەی کووردە جا کێشەی کورد هەڵبەت شتێکی زۆر فرانەوە لە فرەلایەنە لایانی زۆر زۆریە لەوانە لە کێشەی کللتورە لەوانە ئەتوانی بڵێ لە کێشەی زمانە ئەگەر بیری بێتەوە من وتارێکم لەسەر هەر لەسەر دەستگای تەلەڤیزیۆن نووسی کە چۆن تەلەڤیزیۆنی بڵین بۆ نموناگە مێت تیڤی وەگەری پێشتر کە یەکەم ساتەڵایتی کوردی بووە سیرەکەی کە بەڕاستی کاریگەرێکی زۆری هەبووە لەوەی کە بتوانێ یان بکە بڵێن سۆرانی زمانی کوردی لەگەڵ کرمانجی زمانە لەیەک نزیک کاتەوە ڕەنگە منێشێک بووم لە قوتابیەکانی مێتیڤی کە سەیرم کردو جۆم لێگرتووە وردە ئاشنا بووم لەگەڵ دایلێکتی پێڵی زمانی پێڵەوە گفتوگوی ئەم بەرنامەینە لەگەڵ دایلێکتی کرمانجیە ئەوە کاریگەری خۆی هەیە هەندێک کامپین بۆ نموناگەر کامپینی ڕفراندەم وەرگریت کە بەڕاستی لە ئەوروپا ڕەوەندی کوردی دەرەوە کاریگەرێکی زۆری هەبوو ڕاستە لە باشوورەوە دەستی پێکرد بەڵام ئەو ڕفراندۆمەی کە لە باشووری کوردستان کرامە بەستە کە کورچی دەوێت سیرەکەی کۆنسێپتەکە وەکو کۆنسێپت گواسترایە بۆ بەشەکانی تری کوردستانیش یعنی ئەتوانێت کاریگەری زۆر گەورەی هەبێ بۆ ئەگەر دەستگای میدیاکان وەگریجا جا ڕۆژ تیڤی بێ کوردیش میدیا بێ یان دەستگایەکی تر بێ ئەبینی کاریگەری هەیە لە ناو خودی کوردستانە چونکە ئێستا ئەو زەمانە نەماوە کە شەریف پاشا لێرە بوو بە هیچ جۆرێ ڕەنگە نامەیەکی ناردیوە بەمانگێن نەگەیشت بێت ئەم پرۆگرامی من و تۆکە ئێستا شەریف پاشایەکە کە وەختی خۆی سەفیری عوسمانی عوسمانی بووە لە سوئێد لە جەریانی پەیمانی سێڤڕواندا بەشداری هەبوو کاریگەری زۆری هەبوو دوای لە سەرەتای ساڵانی 1950 بزانم لە ئیتالیا ڕاستە ئێستا کاتێکی ئێستا من تۆ گفتوگۆکەین پێویست ناکەم من بڵێم لە سلەیمانیمە وەرەگرن باشە ئەوە لایەنێکی کە باستکردنی لایەنی ئەوەی کە دیاسپۆرای کوردی توانیوێتی لەو ئیمکاناتی کە لە دەرەوەی جوغرافیای کوردستان هەیە کە لە گوەر بگرێ مثلەن لە وەسایل و بڵێن ئامرازی ڕاگەیەنی گشتی تازە کە لە گوەر بگرێ وەکو مەسەرم پێکاتنی تەلەڤیزیۆنی ساتەلایتەوە لایەنەکانی دیکەچی یعنی لەباری کولتوریەوە یعنی ئەو ئاڵ و گۆڕی کولتوری چەندە بڵین دیاسپۆرای کوردی دەتوانێت ئەوە بجۆزێتەوە کۆمەڵگەی کوردی لە دەرەوە ڕا بۆ کۆمەڵی کوردی هەندێک کرانەوە هەیە ئەگەر وشەی کرانەوە بتوانم بەکاربێنم سیرەکەی دیاسپۆرای کورد تا ڕادەیەک ئەگەر باسی باشوور بکەم ئێستا تا ڕادەیەک کاریگەر بۆ لەکردنەوەی کۆمەلگای باشوورە بۆ دەرەوە زۆر هەر بۆ نموناگەر دەستگاکی کوردی وەکو کوردیش میاوەگەری ئێمە ڕۆژانە هەواڵمان لە باشوورەوە بۆیە دیا لە پاچەکانی ترێ بێت و لە هەمان کاتە بڵاوێکەکەینەوە بێزگەلەوە پەیوەندیشی دروست کردووە لە نێوان زمانی ئینگلیزی کە بڵین زمانێکی جیهانیە لەگەڵ زمانی کوردیە ئەمڕۆ هەواڵە یاوتارێک لە ڕۆژنامەیەکی کوردیا بڵاوە بێتەوە ئێمە لەتوانین لە هەمان کاتە وەریگرین و بیکەین بە ئینگلیزی ئەو لایەنانی کە ئەو کەسانە یان ئەو لایەنانی کە زمانی ئینگلیزی بەکارێن ئەتوان کەڵکی لێوە بگرن هەڵبەتەوە شکاریگەر بووە لەوەی کە لە بڵین ئاوەڵاکردنی پێشەکرێکە ئەگەر نمونێوەگرم پێشەرکاری مافی مرۆڤ لە باشوورە ئەگەر سەری بۆ نمونە راپۆرتەکانی
وەزارەتی ناوخۆی بەریتانیا وەربگریت بۆ نمونە سیرەکەی زۆر جار ئاماژە بە کوردیش میدیاکە لەسەر زۆر وتار و لەسەر زۆر پێشەرکاری جار پێشەرکاریەک بێت کە پەیوەندی بە ڕۆژنامەوانی و ڕۆژنامە نووسینەوە هەبێت یان پەیوەندی بەلایەنەکانی تریژیانەوە هەبێت ئەمە خۆی لە خۆیان توانیوێتی هەم ئاوەڵابوونێک بێنێتەکایەوە هەڵبەت لایەنی کە زۆرەکە ئێمە هێشتا ماومانە ڕەنگەنەوەکانی داهاتوو بتوانن بۆ نموناگە بتوانم من لە ئەمریکا یان لە بەریتانیا جۆکان وەرگرم وەکو نمونە جۆکان وەرگرم سیرەکەی ئەوان توانیوانە ڕەنگە ژمارەشیان زۆر نەبێ توانیان بچەن زۆر لایەنی استراتیجی ئیدارەی بەریتانیا و یا ئیداری ئەمریکاوە ئێمە زۆر ینی ئێمە کللتورێکمانە بۆ کە هاتوین زۆرمان تەکنیکی بووین تەکنیکیش کاریگەرێکی سیاسی و دیبلۆماسی نابێ لە سیاست و لە ئیدارەی دەوڵەتە بەڵام ئەگەرنەوەکانی داهاتوومان بتوان بن بە پارێزەر یان وەکیل سۆلیستەر و یان لۆیەرەوانە یان بتوانن پۆزیشنیکەی سیاسی وەگرن جا لە چ دیبلۆماسی بێت چ لە ئیدارەی دەوڵەتا بێ یان لە UN بێت بڵێ United Nations ڕەنگە بتوانن کاریگەری بەهێزتریان هەبێت لەسەر کێشەی کورد یان لەسەر سیاسەتی کۆمەلگای نێونەتەوەیی لەسەر کێشەی کورد بەس بە قەنەعاتی من هێشتا ئەمە نەمانتوانیوە چونکە نەوەکانی داهاتوومان نەوەی یەکەم ئەتوانی بڵێ نەوەیەکە ئەگەر بتوانم وشەکەی سلێمانی بەکەرم تقریبا تیاچووە نە لێرەیە نە لەوەیە هەندێک کەستوانیوێت هەندێک کۆمەلگاتوانی خۆی پسەپێنی یا پچەسپێنێ بەڵام نەوەی داهاتوو ئەتوانێت بە زمانێکی تر چونکە ڕەنگە بۆ نمونە کچەکانی مونەگری ڕەنگە زمانیەکەمیان ئینگلیزی بێت تاکو کوردی ئەگەر بتوان ئەو هەستی کوردایەتیان هەبێت کە گەورە بنوە چنە ناو کۆمەلگای بەریتانیەوە پۆزیشنێکی وا وەرگرن کە بتوان کاریگەر بن لە سیاسەتی بەریتانیا هەڵبەتەوە بە کەڵکی کێشەی کورد دەگەڕێتەوە زۆر لانی دایاسپۆرا یان ڕەوەندی کورد ئەتوانێت کاریگەری زۆر پۆزیتیڤی هەبێت لەسەر کێشەی کورد بەڵام ئێمە هەتا ئەمڕۆژ ڕەنگە لەم پرۆگرامەش پلانێکی وامان نییە وەکو گەلێک وەکو نەتەوەیەک کە پلانمان کرد بێت ڕەنگە لایانی تر بە قەنەعاتی من جۆکان ڕەنگە پلانیان هەبێ بەیەکەوە بۆن لە بەریتانیا کە پشنە کەنسڵی گەڕەکەکانەوە یعنی ئەو پێدوانییە کە ئەوە بەشێکیشی بەستراوەتەوە بەوەی کە هەلومەرج و باری ژیان و باکگراوند و ینی ئەوەی دەبینی نەسەوە و گەلی جۆر بە جۆردا جیاوازی هەیە بۆ ئەوەش ڕەنگ دەداتەوە لە شێوەی گومانیان گومانیتیانە باشە ئێمە هەندێک باسی بڵێنەوە باسیەوەتان کرد کە تاراوگە یا دیاسپۆرا چۆن دەتوانێت کار بکات مثلا لە پەیوەندی لەگەڵ مەسەلەی ساتەلایتدا ئێستا گەرەمە ساتەلایت و ئینتەرنێت بێکەوە هەندێک مقایسە بکەین وەک دەزانین لە کۆمەلگەی کوردیدا بە گشتی ئەگەر تەمەشا بکەین لە هەموو بەشەکانی کوردستان ئێشێل و دەرەجەی ئەوەی کە مثلا کەسی کە لەبەر سەبەبی بڵین ڕژیمی سیاسی ئەو شتانە بە گشتی لە بواری پەروەردەوە خوێندەواری کەمە وەنە ینی کەسی کە خوێندەواری کەمە یا کەسی ئاوا کە هەر خوێندەواری نییە زۆرە لە کۆمەلگەی کوردیدا جا لەبەر ئەوە مثلا ئیمکانی ئەوەی کەەوە دەستی و ئینتەرنێت ڕابگافتوانە لە ئینتەرنێت بەکاربێنێ لە مقایسەکردن و بەراوردکردن دەگەڵ تەمەشاکردنی مثلا بەرنامەی تەلەڤیزیۆنی ساتەلایت یا گوێگرتن مثلا لە کاناڵێکی رادیۆیی لە دەستگایەکی رادیۆیی زۆر ئەو دوولایەنی دیکە هاسانتر دەبێتەوە بە لە بەرچاوگرتنی ئەوە پێدوا هەیە کە ئینتەرنێت ئەگەر چی ئینتەرنێت دەکرێت بڵین لەگەڵ ئەوەش کە لە دەرەوەی کوردستان دەستی پێکردووە بەڵام هاوکات لە هەموو ئەو وڵاتانەی کە کوردستان بەشێکی کوردستانیان تێدایە لەوێژ ئامرازی ئینتەرنێت و ئەوانە دەماوەی بە تایبەتی ئەو 15 ساڵی ڕابردوودا زۆر پێشکەوتووە پێتان وا هەیە بە لە بەرچاوگرتنی ئەو سێ چوار فاکتۆرێک کە باسم کرد یەک نەخوێندەواربوونی زۆربەی کوردەکان لەلایەکەوە بەڵام لەگەڵ ئەوانەشدا ئینتەرنێت چ دەورێکی هەبوو چ کاریگەریەکی هەبوو لە وشیارکردنەوەی زیاتری کوردەکان ڕاست ینی گومانیتیانە کە کللتوری کوردی کللتورێکی زاریە ینی شت بەدەم پێسراوەتە خۆگە هەر زمانی کوردی خۆی بەگریت ڕەنگە نزیکەی 100 ساڵ بێ بنووسێت ڕەنگە لە 100 ساڵ زیاتر نەبێت من باسی نووسینە ڕۆژنامە شتی واکەم باسی ناکەم کەسێک دووشیانی نووسی بێت
ئەوە گومانیتیانە بەڵام ئینتەرنێت لە هەمان کاتە توانیوێتی کە هەندێک کاریگەری هەبێ هەندێکشی هەمووشی پۆزیتیڤ نییە ئەبێ ئەوەشمان لە بەرچاو بێ بەس جارێ بالایەنە پۆزیتیڤەکەی وەگرین ئەگەر من بۆ نمونە کوردیش میدیا وەرگرم ڕاستە کوردیش میدیا هینی ئیلیتێکە بەڕاستی هەموو کەسێکی کورد ناتوانێت بچێتە ئینتەرنێتەوە ئەمجا پشتوانێت لەو ئینگلیزیە بگا کە ئەو ڕەوەندی کوردای نووسیان ئەو کورد دۆستانە ئەینووسن کە بە ئینگلیزی ئەینووسن زەحمەتە تێگەیشتنی گومانیتیانە بەڵام لە هەمان کاتە ئەو ئیلیتەی کە کوردیش میدیا خوێنێتەوە کەسێکی وەکۆم بێ کەسێکی وەکو تۆ بێ کاری کەی هەیە تۆ ئەتوانی لە ڕێی بۆ نمونە تۆ وتارێک ئەمڕۆ لە کوردیش میدیا ئەخوێنیتەوە هەندێک کێشەی هوروژانووە تۆ ئەو هوروژانە لەگەڵ دەوروبەری خۆتا باس دەکەیت یا بۆ نمونە کوردیش میدیا ڕەخنە ئەگرێت بە زمانی ئینگلیزی لە لایەنێکی ئیداری کوردی لە باشوورە هەڵبەت لایەنە ئیدارەکان بەشێکن لەو ئیلیتە کوردیە کە ڕەنگە زۆریان ئینگلیزی بزانێ ئەمە ڕنگ ئەیاتەوە لە قسەکردن و لە هەڵس و کەوتی ئیدارەی کوردی لە باشووری کوردستانە زۆر جار ئێمە ینی لە کوردیش میدیا وتار بڵاو کراوەتەوە سیاسەکانی باشوور وەڵامیان ناوەتەوە بەڵام نەیانوتوە کە ئەمە وەڵامی کوردیش میدیایەوە من ینی هەڵبەت دەزانیمە کە وەڵامی کوردی میدیام یا بۆ نمونە جارێکیان باسی هینمان کرد درەگ و شتیوە کە لە ڕۆژ هەڵاتە باوە ڕۆژی دوایی بڵین والی کرماشان وتارێکی گفتوگویەکی دوور و درێژان لەسەر کرد لەگەڵا کردبوو کە چۆن ئەوان دژی بڵاوبوونەوەی ئەو باش ئەوە تەسیرە لەسەر بڵێن ئەوانەی کە حاکمن بەڵام لەسەر خەڵک گەنی وش لەسەر وشاری خەڵک لە دوا هەیە کە گومانیتیانە تەسیری هەیە ینی یەکێ لەو تەسیرانی کە باسیەکەم بڵێ منێکێکم لە ئیلیتەکانی کورد کە لە ئینگلیزیە زانم ئینگلیزیە خوێنمەوە بەڵام لە هەمان کاتە بەردەوام پەیوەندیم هەیە بە لایەنەکانی تری کوردستانەوە جا بە کوردی نووسم یا بە کوردیەوە تا لەگەڵتوە ئێمە گفتوگۆکەین کە ئەوی کوردیە زانێتوانێت تێبگات یعنی ئەوە قڕێتی لە کوردیش میدیا هەیە ڕەنگە ڕاستە و خۆ کاریگەری نەبێت لەسەر کۆمەلگا و لەسەر کێشەی کورد بەڵام بە شێوەیە یا بە شێوەیەکی کاریگەری خۆی هەر هەیە چونکە وردە ئەبێ ئەچێتە ناو زمانی خەڵکەوە کە چۆن ناو زمانی ئیلیتەوە وردە گفتوگۆ کرێت لە دەوروبەری جیاوازە کە ئەو دەوروبەرە جیاوازە بمانێ و نەمانێ ئەچێتە ناو خێزانی کوردی ئەچێتە ناو کۆمەلگای کوردی ئەچێتە ناو ڕۆژنامە و گۆڤار و لایەنە میدیاکانی کوردیەوە دیارە لە دەستگای ئینترنێت تەنێ هەر ئەوە نییە کە مەسەن بڵێن کەسێک یا ماڵپەڕێکی خەبەری هەبێ یا ماڵپەرێک بێ مەسەن لەسەر بوارێکی تایبەتی تازە بکرێتەوە ئەنواعی ینی ڕێگا و شێوازی جۆر بە جۆری کە لێک وەرگرتن لێ هەیە مەسەن بڵێن ئەو شتێک هەیە کە ئەو چاتڕوم خەڵ یعنی مەبەستم ئەوەیە کە پێ دوا هەیە کە ئەو جووری کە دەبێ واش بەکاردەهێنرێن ئەوانەیە کە دەتوانن بەکاری بهێنن باشی بەکاردەهێنن ئەی مەبەستتان لێرەداتەنێ ماڵپەڕی مەسەن کوردیش مێدیا بۆ خۆیت بەتەنێ نییە بەڵام بەگشتی ماڵپەڕە کوردەکانەگە لە بەرچاو بڵێ ینی من یەکەم داوتم باسی لە پۆزیتیڤەکانێکم لەوانە من باسی کوردیش میدیام کە بەس کە بە دو خۆی ناڵێت ترشە وەکو دایرکتەری کوردیش میدیا من ینی بە دەستگایکی پۆزیتیڤی تێکم بەڵام هەڵبەت ئەگە باسی لایەنە نەگەتیڤەکانی بکەم کە بەڕاستی ئینتەرنێت بە تایبەتیش بۆ کورد چونکە ئێمە لە کللتوری ئازاد نەگەیشتوین ئەتوانین بەکارهێنانی ئینتەرنێت پێشێل بکەین نمونە زۆرە بۆ نمونە ئەگە سەری ماڵپەڕە ینی بەبێەوەی ناوی هیچ ماڵپەڕێ بڵێم سەری زۆر لایەن ماڵپەڕی کوردی بکەی سەرەکەی ناوزڕنگانی زۆرتیایە بێژگەلەوە سیرەکەی لە ڕووی زمانەوە زۆر لاوازە کەسێکە هەری جارێکیز نەینووسیوە شتێکی نووسیوە ینی هیچ بنەمایەکی نووسینی تیانە نەک بنەمای نووسین هیچ بنەمایەکی ئاخاوتنیشی تیانە دیارە و کەسە قەت نەینووسیوە لە هەمان کاتە بۆی بڵاوەکرێنەوە یعنی کللتورێک داهاتووە ئەڵێ ئەمە ڕێی ماڵپەڕەکەی من نییە ئەمە ڕێی کەسەکە خۆیەتی هەڵبەت شتی وان نییە هەرچی شتێ لە کوردی میدیا بڵاوێتەوە من بەرپرسم بەرامبەری ینی بەرپرسم بەرامبەری ئەوەی کە ئەو نووسینە یان ئەو بیر و باوەڕە لە چوارچێوەی ئەو قانونانایە کە ئێمە ملکەچین وەکو کوردی میدیا بۆ نمونە ماڵپەڕێک ئەگەر لە هۆڵەندا بێگە لە ئەڵمانیا بێ لە شار لە وڵاتێکی تر بێت لە چوارچێوەی ئەو قانونانایە کە لە وڵاتایە یان لە ئەتوانین بڵێ لە یەکێتی ئەوروپایە
ئەمە چی کردووە ئەم پێشێلکارکردنە کللتورێکی ئەتوانم بڵێم نامۆی هێناوەتە ناو کێشەی کوردەوە وای لێ هاتووە ینی ئەمەگە نووسینی خراپ هاتۆتە کایەوە ئەمەگە نووسەری خراپ هاتۆتە ناوەوە ئیتر سێرەکەی نووسەرە باشەکانیش بوون بە ژێرەوە باشە ئەگەر تو مقاسە بکە پێدوان نییە کە لە بڵین زمانی دیکە گروپی دیکەش کە ئینتررنێت بەکاردێنێنی لەوێشدا هەموو شێوەیەکی ئاوا هەیە ڕاستە حتا لە وڵاتانی بڵێ ئەوروپا و ئەوانش ڕاستە بەڵام جیاوازیەکەی ڕەوەندی کورد یان بڵێ ماڵپەڕە کوردەکان لەگەڵ ئەوانی ترا ئەوەیە کە خۆگە عەرەبەکان وەرگریت بۆ نمونە سێرەکەی لە هەمان کاتە زۆر ماڵپەڕی باشیشیان هەیە بەڵام ئێمە سێرەکەین بەداخەوە بڵێ ئێمە خراپەکانمان زۆرترە تاکو و باشەکانمان ینی ئەمانە ینی هەمووی خراپ نییە بەڵام ڕەنگە ئەمە وەشتەرخانێک ئەمە خاڵێکی باش بێت کە وەشتەرخانێ بکرێت لە بەکارهێنانی ئینتەرنێتە ینی ئینتەرنێت هەر ئەوە نییە هەرچی کەسێ شتێکی نووسی و هەڵی واسێ بە یا بڵێتەوە ڕاستە خەڵک کەسێک دەتوانێت ماڵپەڕێکی خۆی هەبێ وەکو بڵۆگەکان بڵۆگی خۆمەبی هەرچێکە نووسم تیا بڵاوکەمەوە کەسێ حەزی لێبێ یە لە یاسێری نووسینەکانی منەکە بەڵام ئەگەر ماڵپەڕێک کە ناوی خۆڵی کوردستان نازانم چی کوردیش نازانم چی ینی ئەم ماڵپەڕانە ینی لافی ئەوە لێ ئەیەن کە ئەمانە بڵین زانیاری ئەبەخشن ڕۆژانە و بڵین هەموو ساعاتێک ئەمە مەسئولەتێکی زۆر گەورەیە لەبەرەوە تۆ ناتوانانی هەرچی شتێکە بۆ هاتوو بیخەیتاویەوە ئەگەر شتێکی مخاسبکەین لەگە وڵات دێڵ بە زمان و گروپی دیکەش ئەوش تقریبن ئەو جاوجێگای تۆ بزانین مەسەن لە نێو ئەوانەی کە بە عەرەبی لایەنی خراپی هەیە بەڵام لە هەمان کات شەسەرەکەتانی شەرقی وسەتی هەیە حیاتی هەیە نازانم چی هەیە بەڵام ئێمە زۆر باشە ئێستا بێنە سەر لایەنێکی دیکەی گرنگی کە وەبزانام کوردیش مێدیاژێکێک لەو ئامرازانە بۆ کە خۆی پێوە خەریک کردووە ئەویش مەسئلەی پێوە چاران بە تراژێدیەکانی کورد بڵێن مەسەر ماوەی 20 ساڵی ڕابردوودا زۆر شتی گەورە قەوماوە بەسەر گەلی کورد هاتووە کە تاسیراتی خۆی هێشتێتەوە تا ئێستاش کە مەقسە دەکەین لەو پەیوەندیانەدا ئەگە هێندێک زیاتر باس بکەین لەسەر مەسلەی ئەو مەسلەی ئەنفال و هەڵەبجە و ڕفاندنی ڕزدار ئۆجەڵان ینی ئەوانە چۆن لەلایەن بە تایبەتی کوردیش میدیاوە هاتوۆتە ئاراوە ڕاست ینی ینی من ئەگەر کوردیش میدیاوە گەرم ئێمە حەزمانە کرد ینی بەتواناتر بین بەڵام هەڵوەت لە چوارچێوەیەشی دەسەڵات و لە چوارچێوەیەشی مادیە بەڕاستی ئێمە کارەکەین ینی کوردی میدیا وەکو پێشەنگی ماڵپەڕی ئینگلیزیەکان کە ڕەنگە تەنها ماڵپەڕێکی ئینگلیزی بوو بێت کە توانی بێتی لە ئەو لایەنانەی کێشەی کورد بە جیهان بگەێنێت ینی خۆی لە خۆیان کە کوردی میدیا بۆ بە دەستگایەک بۆ نمونە BBC ئیشارەتی پێەیە زۆر تەلەڤیزیۆنی تورکی و ڕەنگە خۆدا ئاگادار بیت یان میدیای ئێرانی یان میدیا عەرەبیەکان بەردەوام لە کوردیش میدیا هەواڵ وەرەگرن و وتار وەرەگرن باش ئەوە ینی شێوازەکەی بەڵام چۆن کوردیش میدیا چۆنی باس کردومە زۆر زیاتر بڵێ بۆ نمونە ئەگەر کێشەی ئەنفال وەرگری ئێمە بەردەوام لە سەریمان نووسیوە کە ئەمە زۆر لایەنی ئەگەر عەرەبی وەرگرم لافی ئەوە لێن کە ئەنفال هیچ نییە ڕاستە چەند کەسێک و ژاوە یان چەند هەزار کەسێک وژەوە بەڵام لە هەمان کاتە سێرەکەی شیعەکان ڕەنجاوەی خۆ لێ مەشیعشی زۆر کوشت و سەدەم بەڵام ئەمە توانیمانە کە هەردەم جەخت لەسەرەوە بکەین یا پێ لەسەرەوە دابگرین کە ئەمە کامپینێک نەبووە تەنها سەرکوتکردن نەبووە بەڵکو جەنەساید بووە بۆ نمونەیەکی کە وەرگین کە ئێمە چەند هاجار لەسەرمان نووسیوە لە ساڵی هەشتا کە 8,000 بەرزانیەکەیان تەفرتو ناگر کەس نەیزانی چیان لێهات ئەمەش بە بۆچوونی کوردیش میدیا جەنەسایدە چونکە هەرچی بەرزانی بووە ئەگەر سەیری پێناسی جەنەسایدەکە بکەی لە نەریت و قانونی نێودەوڵەتیە ئەگەر بێوێت نەسلێک لە ناوبەرێک یان بێوە گروپێ لە ناوبەریا بێوە عەشیرەتی لە ناوبەری ئەوە جەنەسایدە بە قەناعەتی من کە تا کورد تا ئێستا کورد نەیتوانیوە بچێتە پێشەوە لەو لایەنە بۆ نمونە لە ناوبردنی بەرزانیەکان جەنەسایدی بەرزانیە لەبەر هەوەکارێک بێت یا بە نمونە ڕەفاندنی ڕێزدار ئۆجەلان نەتوانی بڵیت کە ئەمە پێشێلکردنی هەموو یاسایە و نەریتێکی نێودەوڵەتیە بەڵام مەسەلەن
کورد نەیتوانیوە ینی کوردیش میدیا ڕاست دەتوانیوێتی لە چوارچەوەی خۆیان بنووسێت و کامپینی هەبێت و بەڵام ئەبێ ئەو ماگیر نەچێکە لە کۆتایی ڕۆژەکە بۆکو ئینگلیزەکەڵێ کوردیش میدیا دەستگایەکی میدیایە تەنها ڕووی پێشەوەیە ئەبێ شتیکە لە پشتیەوە زۆر هەبێ بۆی بتوانێت بێ پاڵپشتی ئەمیش بەڵاممانە هەمووی ئێمە کارمان لەسەر کردووە ڕەنگە لە هەندێک لای کاریگەر بووین لە هەندێک لای کاریگەر نەبووین بەڵام ئێمە بەشێکین لە ڕەوەندی کورد هێشتا ئەوەنگە کامڵ نەبووین کە بتوانین هەموو ئەو لایەنانە بەباشی بگەین باشە ینی دەزانین مەسەلەن فۆرسکە ئەگەرمە مەسلەی هەڵەبجە و ئەنفال وانە بەرچاو بگرین دیارە کەمپینی جۆر بە جۆر کراوە زۆر شت بەڕێوە چووە بە تایبەتیش ئەوە دەبینین کە بەشێک لە ئەوانەی کە تاوانبار بوون لە مەسەلەی هەڵەبجەدا امکانیەوەی کە دادگا بکرێن زۆر کتێب نووسراوە ئێستاژ زۆر کەمپین هەراوە لە دەرەوە و لە ژوورەوە کە نەوەک پەیوەندی هەیە بەڕێوە دەچێتەوە بەڵام تاکو ئێستا بۆچی فۆرمێکی بڵێن کە بکرێ بە شێوەیەکی شێرگیرانە مەسئلەکە ئەوەی کە تۆ باستان کرد مەسەلەن دەبینین لە پەیوەندی لەگەڵ ئەو محکمەیە کە هەبوو لە هۆڵەندا ماڵی لەوە پێشتر وانەکە ئەو بازرگانێکی هۆڵندی بە شێوەیەک نمونەدانرا کە دەکرێت ئەوە بۆی کە بخۆی جنوسایدی کردبێ ینی بەڵام دەستی تێدا بۆ شتێکی ئەعملێکیدا کە دەکرێت بە ئیستناد باز بکرێەوە ئەوە دەتوانێت ببێتە زمینەیەک کە ئیستناد بە ئەو حکمی ئەو دادگایە مەبەستی من لە قسانە لەو پرساوەیە کە بە بۆچوون ئێوە چۆن دەتوانێت ئەو حەولانە ئەوەی کە تا ئێستا دراوە و لەو پەیوەندیاندا مەسەن ئینتەرنێت یا دەستگای ماڵپەڕی کوردی چ یارمەتیەک دەتوانێت بکات بۆ ئەوەی کە ئەوە شێوازێکی شێلگیر بخۆیەوە بگرێت دەزانین کە مەسەن وەزارەتی تایبەتی هەیە لە باشووری کوردستان بۆ پەیوەندیانە یا لە زمینەی پێشێلکاری مافی مرۆڤ لە بەشەکانی دیکەی کوردستانی ڕاستە ئەگەر هەڵبەت لێرە کێشە زۆرە کە ڕەنگە سیاست بێتە ناوێت نەک سیاسە حیزبایەتی بێ نایەوە بۆ نمونە لە کاتێکا کە وەفی قسامڕایی ئەبێ بە ڕاوێژکارێکی یەکەمی سەر کۆماری عێراقا کووردە سیرەکەی تۆ دەست ئەبەسرێت بۆ نمونە کە وەختێک نزار خەزرەجی ئەچێتە دادگاوە سیرەکەی هەچی سەرکردەی کوردەیە لە باشوورە نامە ئەنێرن بۆ ئەوەی کە لێ خۆش من ئەڵێم کابرایەکی نەکردووە یعنی تۆ دەستە بەسرێتەوە لەبەرەوە لێرە دیسکۆنێکتێک هەیە لە نێوان ڕەوەندی کوردی دەرەوە لەگەڵ بڵین ئەوەی کە ئەمڕۆ دەوڵەتی کوردیە لە باشوورە ئەم دیسکۆنێکتە زۆر زەحمەتە کە بتوانێت بێکەوە ئەوەی ئەمێنێتە ئەوەیە کە ڕەوەندی کورد خۆی بەتەنیا ئەمێنێتەوە لە دەرەوە ڕەوەندی کورد تا چ ڕادەیەک ئەتوانێت بێکەوە کار بکات یا دابنووسێت بۆی بتوانێت ئەم کامپینانە بەڕێوەبەرێ ئەوەی کە تا ئێستا کە بڵین پێشەنگی ئەم کە بێزگەل لە دەستگای میدیا ڕێکخراوی چاک بووە چاکیش بەڕاستی دەستگایەکی فەرمی نییە یا دەستگایەکی نیمچە فەرمیژ نییە کۆمەڵێ خەڵکن کە بەیەکەوە کارەکەن و چەند لایەنێکی کارەکەیان لە ئینگلستان پێشتر شتێک هەبوو لە بریتانە بەرە ئیندایت بڵێ ئیندایت بڵێ ئەو چۆن بوو ئێستا ماوە کارەکان ینی نەماوە بەڕاستی ئەگە ما بێتی زۆر سستە نەخێن نەماوە وا بزانم چەند ساڵێکە نەماوە بەڵام بۆ ئەوەی کە دەستگایەکی وەها دەبێت کە بتوانێت کارێکی وا بکات بەڕاستی پێویستە بە خەرجی هەیە تۆ کۆنفرانسێک دەستگایکی وەکو ڕۆشتیبی بۆ نمونە ئەبێ پارێکی زۆری دەستگاکی کوردیش میدیا بێ پارێکی زۆری بۆ تەرخان کرێ ئەبێ ئیدارەی هەبێت ئەبێ بەڕێوە بچێت بەڵام زۆربەی ئەم ینی کاری خۆبەخشە ڕاستە کاری خۆبەخش پێویست ناکە ناپرۆفێشنەڵ بێ ناپیشەیی بێ بەڵام بتێوێت تاکو حدێک ینی ڕاستە خۆ دەستگایتری خۆبەخشی بەریتانی زۆرزە خۆگەر سیف دە چڵدرن فەند وەرگری دەستگایەکی بەریتانی گەورەیە بۆ نمونە حکوومەت پشتگیریەکی زۆریەکە بەڵام دەستگا کوردیەکان بۆ منە حکوومەتی باشوور پشتگیریان ناکات ڕەنگە نەشوێ بچنە پێشەوە بۆ منە کامپینی لە ڕفراندەمیەوەی کە بڵین لە باشوورا پێشتر باسمان کرد ینی هیچ پشتگیریەکی نەبوو لەسەر تا تۆزێ پشتگیری و وەختێک کە باسی پشتگیری دەکرێت مەبەستی من چۆنە مەسا تۆ چالاکێک لە باشووریش دەکرێت لەسەر کەیسێکی تایبەتی لەسەر هەڵەبجە بێنی بە شێوەیەکی ئاواکە ئەو خەڵکێک کە لە هەڵەبجە دەژیت یا ئەو کەسانی کە قوربانی ئەنفال بوون کە هەست بکەن بەوەی کە ئەو چالاکیە
دەڕاستیدا بە شێوەیەک لە شەوەکان تیمارێکە بۆ برینەکە نەک لە باری مادیەوە لە باری ڕۆحیەوە چونکە لایەنی ڕۆحیەکەشی زۆر گرنگە ئەو حەولانە ئەو حەولە لێک هەڵبڕاوانە یا کۆئۆردینە نەبووانە کە هاو ئاهەنگ نین بەیەکەوە پرسیارەکەی من لەو زەمینەیەدا مەسەڵەن ڕزگایەکی میدیایی وەکو بڵێن کوردیش میدیا چی دەتوانێت بکە بەستی من زیاتر ئەوەیە ڕاستە بۆ نمونێم ئێمە ئەتوانی هەوڵی ئەو لایەنانە بە جیهان بگەێنین ئەگەر کامپەنیشیان هەبێ ئەتوانین بۆیان بڵاو بکەینەوە ئەگەر بۆ نمونە ئەگەر پتوان بیانەوێ پێویستیان بە کامپەینێک بێ کە بڵێن ئێمە وامانەوە ماتوانین ئەوانیان ئێمە زۆر جار ئەلبەت لە ئاکاری توانای خۆمانە ئەبێ دایما هەردەم ئەوە بڵێمەوە زۆر ئەو چالاشیانەی بڵێن ڕێکخراوی چاک یە ناومانە کردومانە بە ئینگلیزی و بۆمان بڵاو کردوونەتەوە بەڵام ئەوەش کاریگەریشی یعنی ئەوەش هێشتا ئەوە ناکاوەکو تۆ باسچێکی کە ئەو هەوڵانە ڕێک بخات بڕاستی بۆ ئەوەی کە ئەو هەوڵانە ڕێک بخرێت پێویستە بەدەستگابوون هەیە کە ینی ئەو ڕێکخراوە کوردیانی دەرەوە نیانتوانیوە بەدەستگا ببن باشە ئێمە دیارە باسەکە زۆری بەبارەوە باز بکرێت بەڵام پێم خۆش بوو کە بۆچوونی ئەوش بزانم کە بە هەرحاڵ وەکو کوردیش میدیا ئێوە مەسئلەی بە دموکراتیکردنی کولتوری کوردی لە چیدا دەبینن یعنی پێتان وایە ئەو فعالیت چالەکێکە و هەتانە تا چ ڕادەیەک دەتوانێت باندۆری هەبێت تەئسیری هەبێ کاردانەوەی هەبێت لەسەر دموکراتیکردنی کولتوری کوردی دیارە کولتوری کوردی ممکنە هەموو جێگایەک نا بەڵام بە هەرحاڵ ئەوەی کە ئێوە زیاتر قسەتان لێتی ڕاستە ئێمە هەڵبەت بە دیموکراتیکردنی کللتوری کوردی ڕەنگ کۆنسپتێکی تازە بێ بەڕاستی ینی خۆی دوو لایەنی هەیە لایەنێکی ئەوەیە کە تۆ ڕێکەی بۆ دانیت یعنی ئەماتوانین کوردی میا لە بەرێک کە بە زمانی ئینگلیزیە تەنها ئەتوانێت دیبەیتی یا گفتوگۆی ڕێیەکە بە چ ڕێگەیە بکرێت بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە بۆی من ینی ئەمە کۆنسپتێکی تۆ زێفراوانە من چۆن بە دیموکراتیکردنی کللتوری کوردی تێگەم بوای تێگەم تابان بە زمانیشەوە لە ئێستا زمان بەشێک لە کللتورە بینم ئەوەیە کە کللتوری هەموو کۆمەلگا کوردەکان ئەگە بتوانم وەها بڵێم زموو بکەمەوە بهێنمە جا چه هەورامی بێت چ گۆرانی بێت چ زازاکی بێت یعنی پێویستی بەوە هەیە کە ئەو لایەنانەی کە کللتوری کوردی کە لاوازن و لایەنێکی تر خواردوێتی یا سەرکوتی کردووە وردە وردە بگەشێنەوە بخەمڵێن بێنە دەرەوە من ئەوە بەهی نەزانم هەڵبەت ئەوە زۆرتر کاری بەڕاستی دەستگایەکە کە ڕەنگە بە کوردی بێت یا بە زاراوەی یا بە دایلێکتی ئەو کۆمەلگایە خۆی بێت ئێمە تەنها ئەتوانین بە زمانی ئینگلیزی ئێمە تەنها ئەتوانین بۆ نمونێمە لەسەر یەزیدەکان زۆر مەبڵاو کردوتەوە لەسەر کاکیەکان زۆر مەبڵاو کردوتەوە ئەو کۆمەلگا کوردیان ئەو کۆمەلگە کوردیانی کە زۆرتر ناویان نەهاتووە هەتا لە زۆر وتارە کە پێشنیارمان هەبوو لەسەر دەستوری باشووری کوردە ئەگەر باسی باشوور بکەم دەستوری باشووری کوردستان کە ڕەخنەمانە بۆ لەوەی کە بۆ نمونە ئیسلامی سونی کردووە بە دینی ئیدارەی کوردی یعنی هەدایەکێ لە خۆم وتارێکم لەسەر نووسیۆ باسیەوەکەم کە تۆ ناتوانی هانی یەزیدەکان بی بم بەشێک لە تۆ کە ئەتەوێ بم بەشێک لە تۆ لە وەختێکە ئەتەوێ زمانی ئەتەوێ ئاینی ئیسلام ئاینی زاڵبێ لە کوردستانە یعنی ئەوەی لاساییکردنەوەی عێراق بەنی پێت وایە لە چی زمینەیەکدا کولتوری کوردی دەبێت ئاڵگۆڕێکی سەرەکی تێدا پێک بێت یعنی لە بنەوەڕا مەسەڵەن ئێستا ئەو پرۆژ ئەو دەبینیم کە ئەو تراژیدی کوشتنی ژنان و ئەو شتانە هەیە گەل و ئەوە شتێکی تیپیکی کوردی ینی کولتوری کوردیە یا شتێکە دەبەستێتەوە بە فاکتۆری دیکە کە لە جێگای دیکەشدا دەتوانێت ڕوو بدات من ئەو پرسیارە بۆی دەکەم پێم خۆش بزانم بە بۆچوونی ئێوە وەکو کەسێکی کە لە بواری مێدیادا ئاوە چالاکانە کار دەکەن چێ هەلایەنی ئەو کولتوری کوردیە کە دەبێت بە شێوەیەکی بنگەهی سەر و بن بکرێ و بگۆڕدرێن بە بۆچوونی من بەچەند فەیزێکا ڕۆیە بەچەند قۆناغەکان ڕۆ خۆناغی یەکەمی ئەوەیە کە بتوانرێ ئەم هەموو بخرێتە دەرەوە کاری میدیایکی وەکو ئێمە هەرچەنگ ئێمە زۆر لەژێر ڕەخنین چونکە ئاڵێەوە لایەنی ناشرینی کورد بە جیهانەگەنی هەڵبەت من لەگەڵەوانیم تاوان لە هەر جێگەیە کا بکرێت هەشتێکی ناشرین لە هەر جێگەیە بکرێت بە قەناعەتی من ئەبێ
سەر تاسەری کۆمەلگای نێونەتەوەی بە هەموو نەتەوەکانی و ئاگادار من لی چونکە ئەوانیش دەتوانن ئەوانیش بەشێکن لەو کێشەیە ئەوانیش دەتوانن بن بە ساڕێژکاری ئەو کێشانە هەنگاوی یەکەم ئەوەیە کە ئەم کێشانە خۆشبەختانە هەبووی ئێستا وردەبوو دە خەریکەتە دەرەوە و نەبێ کوشتنی ئافرەت پێشتر ڕووی نابێ بەڵام ئەو ئاگاداریە نەبووە کە بتوانێت بە هەموو یەکەیەکە کەیزەکان بێتە دەرەوە و بڵاو بکرێتەوە بە ئینگلیزی بێ یا بە کوردی بیا بە زمانەکانی تر بێت ئەمە کاریگەریەکی ئەمە یەکێکە لەو کارانی کە کاری ئێمەیە ئەو شتان ئەو دیاردە ناشینانە بە کوشتنی ئافرەتیشەوە بە کۆمەلگای نێونەتەوەی بگەێنین و بە کورد خۆشی بگەێنین ئەو وەختە کە ئەوە ڕوویات کورد یان کۆمەلگای نێونەتەوەی بیرەکاتەوە لە چارەسەرێکی ئەوە بۆ نمونە خۆگەر راپۆرتەکەی هیومان ڕایتس وۆچ لەسەر پێشەرکاریەکانی مافی مرۆڤ لەژێر ئیدارەی کوردیە یا لەژێر ئیدارەی کوردستانە بە قەناعەتی من کاریگەرێکی زۆری هەبوو لەوەی کە ئیدارەی کوردی دابسڵەکیە کە بڵێ ئەمانە هەمووی ڕوویاوە یعنی خۆ دەزانێت ئێستا چەند کۆمیتە و شتێکیان داناوە بۆ ئەوەی بەوە ناپچنەوە تا سژنی ئاکرێت داخەن و ئەمانە هەمووی گۆڕ ئەگەر ئاوا نەهاتایەتە پێشەوە سەر سەکوی جیهان بڕوان ناکەم ئیداری کوردی ئەو هەنگاوە گەورانەی بنایە کە هیوادارم بینێت میدیا ئەو دەورەی هەیە خۆڕەنگە ئەو پێشێلکارانەیە کە لە هیومان ڕایتس وۆچ ریپۆرتەکەی بڵاو بوو خۆڕەنگە زۆری لەم دەستگایانەی ئێمەمانانی وەرگرتی بێت ئێمە چ ڕۆژ تیڤی بێ چ کوردیش میدیا بێت چ لایەنەکان چ لە ماڵپەڕەکانی تر بێت گومانیتیانە کە ئەمانە هەمووی کاریگەری هەبووە لە نووسینە و ریپۆرتە بە قەناعەتی من میدیا کاریەوە میدیا کاری ئەوەیە کە زەمینە خۆش بکات بۆ ئەوەی ئەم دیاردە نامۆیانە هەم بە کورد خۆی بناسیێنێ هەم بە جیهانی بناسیێنێ لە هەمان کاتە دەفەت بکاتەوە بۆ ئەو لایەنانەی کە شارەزان کە پسپۆڕن بۆ ئەوی بتوانن پێشنیاریان هەبێ بە گۆڕانکاری جا ئەو گۆڕانکارێنە چ گۆڕانکاری قانونی بێت لە ئیدارە و لە دەستور و لە قانونە یان لایانی تر بن بۆ ساڕێژکردنی برینەکان وەکو پێشتر باس زۆر باشێمە کاتمان زۆر نەماوە بەڵام پرسیارێکیش دیارە دەمێنێتەوە ئەوش ئەوەیە کە ینی لەسەری باس بکەین ئەوە بزانام لەو ماوەیدا کە ئێوە چالاکیتان هەبووە زۆر ئاستەنگیشتان بواتە پێشێ زۆر جاروا هەبوو کە بڵێن خوێنەوەرە و کەسی کە بستویانە سەر لە ماڵپەڕەکەتان بدەن ئیمکانیان نەبوو یا بوو ماوەیەک حتا حەک کراوە حەکردن بە معنای ئەوەی کە پێشی دەگیرێ یا کەسێک دێتە ژووری ڕێگای لێ دەگرێت ئەوانە لەو زمینانەی داینی ئەو ئاستەنجانەی کە لەبەردەم کوردیش مدیا هەبووە تاکو ئێستا و حولی ئێوە بۆ نەهێشتنیان چییە لەو زمینەدان دەگواز بکەن ئەلبەت کوردیش میدیا دەستگایکی کاریگەر بووە لەبەرەوە جێسا سوورمان نابێت کە پەلاماری راوە هەڵبەت چەند جاری ئمە پەلامارمان راوە بەڵام ئەم پەلامارەی دوایی فیزیکی نییە کە دەڵێ پەلامارێکی فیزیکی نیە هەڵبەت من ڕەنگە لێرا وشە ئینگلیزیەکە تەرجمە نەخێ پەلامارێکی فیزیکی نییە ینی پەلاماری ماڵپەڕەکایەن پەلامارەکە چۆنە ئەمەی دوجار کەنجێ بوو مانگی سێ بوو مانگی سێ ڕابوو مانگی مارچی ساڵ 2007 یعنی ئەگەر بە زمانێکی ساکار باسی بکەم دینایل ئۆف سێرڤس هەڵبەت ئەم زانیارە لە کاک پێشڕەوە هاتووە ئێستا من نێڵێمەوە چیەکە ئەگەر کوردیش میدیا بتوانێت لە هەموو بۆ نمونە سەعاتێکە 100,000 سەردان وەرگێت لە خەڵک سەری بات ئەم چەند پرۆگرامێکە نووسن ئەم پرۆگرامانەت لە چەند کۆمپیوتەرێکەوە هەموو یەتە ناو کوردی میدیاوە وەکو ئەوەیەن کە کەسێکن ئەیانەوە کوردی میدیا بخوێنەوە یا سەردانی بکەن بەڵام ئەمەنگە زۆرە ئیتر دەیتابەیزەکەی کوردی میدیا چکوان هەموو ماڵپەڕێک بانویزێکی بە ئینگلیزی پێڵانی بۆلیەکی هەیە لەو بۆرەی زیاتر تەحمل ناکات ئیتر وای لێ کە تۆ چی بتێ وەکو کەسێک بۆ خوێنەرەگەتی سەر لە کوردی میدیایی سیرەکەی لەوێن نەماوە هەر ئەڵەیە سەری قاڵە بێزی ئیتر بەڕاستی ئێمە تەنها چارمان ئەوە بوو کە لە سەرەتاوە دەست پێ بکەینەوە جا لە سەرەتاوە دەستمان پێکردەوە کاک پێشڕەوە ئێستا بەردەوامە هێشتا لە 100% نەهاتوینەتەوە ناوکایە بەڵام تێست لەژێر تێستانی وردە هاتوینێتەوە ڕۆژانە ئێستا هەواڵمان هەیە بەڵام ئەگە ئەو کەسانی کە سەردانی کوردی میدیان کردووە ئەزان کە هێشتا وێنە و هەندێک شتی کە هەیە کە پێشتر هەمان بوو نیمانە بەڵام پلانێکی دوور و درێژمانەیە کە وردە بینەوە ینی ئەوشتان لەبەر چاوگرتووە کە بتوانن خۆتان بپارێزن بۆ لە بەرامبەر پەلاماری احتیمالی هەڵبەت دەم پەلامارەی دوایی
کاریگەر بوو بەڕاستی ینی ئەبێدان بۆ بنین کە پەلامارێکی چاک بوو بە کوردیەکەی بەڵام دەرفەتێکشی بۆ ئێمە کردەوە کە ئێمە بەڕاستی لە ساڵی 2000ەوە دەستکاری ئەو شێوازەمان نەکردو کە کورجی میدیا کاری پێکرد دەرفەتێکی بۆ کردینەوە هەم بە خۆمان ناپچینەوە هەم دیزاینێکی تازە بینینەکایەوە کە دیزایانی بێ لەگەڵ خۆ دەزانی جیهانی تەکنۆلۆژی زۆر بە خێرایی بەرەو پێشەوە چێت کە بتوانین ئەم جارە ماڵپەڕێکی وابینە پێشەوە کە لە ئاستی گۆڕانکاریەکانی ئەمڕوا بێت نی دەرفەتی زۆر ڕاستە هەم دەرفەت بوو هەم گرفت بوو گرفتی خستە بەردەممان ئاستەنگی خستە بەردەممان بەڵام لە هەنگمانوەشە دەرفەتێکی بۆ کردینەوە کە خۆ دەزانی هیچ ئینێک نییە هیچ پروپاگاندەیەک نییە خراپ بێ هەمووی باشە کوردی میدیا بە زۆر لایەنی کە ناسان کە لەوە پێش کوردی میدیان نازانی هەڵبەت خۆشم کاریگەرم لەوەی کە مەسەن چوم بۆ ئەمریکا و چوم بۆ بۆچ و کۆڕمان گرت و کۆبوونەوەمان کرد و گفتوگۆمان کرد و پارەمان کۆ کردەوە یعنی بەڕاستی دەرفەتێکی باشیش بوو ئێمە بەڵام لە هەمان کاتیشە بەڕاستی پەلامارێکی کاریگەر بوو زۆر باشە ڕێزار دکتۆر ڕێبوافەتا بەڕێوەبەری ماڵپەڕی کوردیش میدیا زۆر سپاس بۆ هاتنتان و داوای سەرکەوتنتان بینەرانی خۆشەویست بەم پێەیە دەگەینە کۆتایی ڕوانگەی ئەمجارەش تاکو ڕوانگەیەکی دیکە ماڵتان ئاوا بێ